عەبدوڕەحمان محەممەد گەنجێکی بەڕەچەڵک عەرەبی ئاوارەی ناحیەی سەعدیەیە لە خانەقین پێشانگایەکی تایبەتی بۆ وێنە فۆتۆگرافەریەکانی لە ژێرناوی ژیان لە وێنەدا کردوتەوە. من ناحية السعدية بس صار 9 سنوات إلى 10 سنوات قاعد بخانقين. من ناوم عەبدوڕەحمان محەممەدە خەڵکی سعدیم ماوەی 10 ساڵ زیاترە لە خانەقینم من هەر لە زوێ و حەزم لە وێنەگردن بی بەڵام لە سعدیە نەتوانستم تەتویری خۆم بکەم لە وێنەگردن یەکەم خۆڵ داخل بووم لە لای هونەرمەند جەعفەر کاکەیی متابعەم کردیات و دیەم حەزم لە وێنەگردنە هەر لە ماڵەوەیش هاوکارم بین و کامێرە بۆم سندن داخلی خۆڵ بیم و فێر بووم وێنەی ناو شار و دەوروبەری خانەقین و کوردستان بگرم و یەکەم معرەضی خۆم لە هۆڵی کلتوری خانەقین کردم و باوەڕم نەبوو ئەو حەمکە عاڵەمە بێن ومن قد حس ناكم عربم أو غريبم لخانقين. يعني فخور هذا الشيء وشيء ثاني يعني ما توقعت هالقد ناس يجي من جماعة خانقين وهذا وأنا قاعد بخانقين يعني ما أحس نفسي أنا غريب ما أحس نفسي عربي قاعد كله وياهم وهذه الأشياء طورت هذا الشيء ويعني وصلت لهاي المرحلة. ئەمڕۆ لە ڕێگەی بەشداریمان لە مەعرەزی کاک عەبدوڕەحمان دروستی کرد لە شاری خانەقین توانست خانەقین و شێوەیەکی جوانتر نیشانمان بدات خۆی خانەقین شارێکی جوانە بەڵام لە ڕێگەی ئەی وێنەی لەو یعنی جوانتر دینیمنێ وێنەکانیشی تعبیر کرد لەبان فرە زەواهری گەستە لەناو شاری خانەقین یعنی زەواهری گە تەئسیری گەورە دیرد پێشانگای ژیان لە وێنەیەکدا هی فۆتۆگرافەر عەبدوڕەحمان کەسێک بۆ ئاوارە بووە لە شاری سەعدیەوە تۆ بۆ خانەقین بیدایەتێک دەست بە ئیشی فۆتۆگرافی کردو دوایوەستا وردە لەگەڵ هاوڕێکانە لەگەڵ ئێمە توانیمان بیگەینە و ئاستەی بتوانێت پێشانگایەک لە شاری خانەقین بکات.